عيد الحب اكيد يعني عيد هذا انترناشونال، يعني مو عيد عادي، عيد حب كل العالم يحتفل به، بعيد عن لا القوميه ولا الديانه ولا الجنسيه ولا حتى لون البشره. العام الماضي اعتقد كان يعني افضل من هالسنه، اعتقد ماديا افضل يعني، بس هذه السنه اهتمينا بالكواليتي، يعني الكواليتي كان جدا عالي، فعوضنا النقص المادي انه اذا يشوف شغله حلوه ده يضطر يشتريها لان ده يرغب بشرائها. يعني العام الماضي وهالسنه اعتقد يعني نفس المستوى، وبعد الليل عندنا طويل، بعد ما نعرف بعد من نهايه الليل ايش راح يصير عندنا. جاي اخذ كم بوكيه ورد الماما البابا صديقاتي. اي فهذا الموضوع كلش احبه، هذا اليوم كلش اني احبه، ولا انه حبيب وحبيبته، طبعا حب الاب، حب الام، حب كل شيء، الناس اللي انت وياهم، الناس اللي انت تحبيهم. ئێمە خوێندکارانی پەیمانگای تەکنیکی کوردستان هەستاوین بە چالاکیەک لەژێر دروستنی ڤالانتاین بۆ بەخشین و هەستاوین بە چەند چالاکیەک لە خواردن دروستکردن یاخود چەندەها جۆری کە تایبەت بە ڤالانتاین بێت بۆ کۆمەکردنی نەخۆشخانەی هیوا و خانەی بە ساڵات جوان. ئەم ڕۆژەیە چەندین چالاکیمان ڕێخستووە کە هەموو فرۆشتنەوەی ئەم شتانە کە ئێمە ئەی بەخشین بە خەڵک، تەنها هەدەفمانە کە ببێ بەکارێکی خێرخوازی بۆ هەموو ئەو نەخۆشخانانە و خەڵکی کەم دەرامەت. سروشتێکی زۆر جوانە، بەفرێکی زۆریش باری و شوێن هەیە مترێکی لێکەوە لەسەر قەراغی زادەی نیو مترەکەتەوە، بەڵام لە نێوەڕاتی زادەی هەتا 20 سانتی 30 سانتی نشکەتووە. خەڵک ئاسایی هاتو تۆش دەکا و ڕێگاکانی تۆزێک سەختە، بەڵام لەگەڵ ئەوەشدا هاوڵاتیان هاتوچۆ هەر دەکەن. کەشوهۆی بەفر بەردەوامە، تەمەەن تۆزێک سەختیشە بە تایبەتەن بۆ ئەم مناڵانە، ئەم مناڵە ئەگەیاندە بۆ مەدرسە، ئەمگانە بۆ مەدرسە لەبەرەوەی تۆزێک تەمەنیان بچووکە، کەشەوەیەکەش تۆزێک بەفراویە و تۆزێک ناخۆشە، بە سەڵەتیش هەیە لە ڕێگا، هەر لەبەرەوەی ویستم یان گەیمە قوتابخانە.